کە باسی هەر حەدەسێکەکەین ئەبێ باسی بارودۆخەکانی پێشخۆی بکەین یاکو باگراوندی ئەو حەدەسە یاقۆ ڕووداوە لێک بینەوە. بەڕای من گرنگی ڕاپەڕین خۆی لە خۆیدا ئەو هەلو مەرجانە بوو کە لە پێش ڕاپەڕین ڕوویدا. میلەتی کورد هەمووان دەزانین لە ناوەڕاستی هەشتاکانەوە هەتاکو 91 بە قۆناغێکی زۆر ناڕەحەت و ناومێدی و پڕ لە کارەساتا تێپەڕی. یەکێک لەو ڕووداوانە ڕووداوی ئەنفال بوو، ڕووداوی کیمیابارانی هەڵەبجە بوو، هەموو گوندەکانی کوردستان خاپور کرابوون. یعنی ڕژێمی عێراق ئەو کاتە سیاسەتی ئەرز المەحروقا، سیاسەتی سووتانی ئەرز و خاک و زەوی و ئاسمانی کوردستانی بەکارێنا. لەم هەلو مەرجە توانین بڵێن کە وەکوڵێم ناومێدیەک لە ڕووی نەفسی و دەرونی و سایکۆلۆژیەوە باڵی بەسەر بە تەواوی میلەتی کووردا کێشا بوو. لەم هەلو مەرجە ڕاپەڕین دەواازەیەکی هەرە گەورە بوو کە بەڕاستی گرنگیەکەی ئۆکۆڵەیە نانرخێنرێ بە قسەیەک و بە دوان و بە بەرنمەیەک بۆ کوردستان منفەسێکی گەورە بوو، دەواازەیەکی گەورە بوو، تێپەڕاندنی ئەو هەموو کارە ساتە بوو کە بەسەر میلەتی کووردا هاتبوو کە جارێکی تر ڕژێم وای جارێکی تر ئەیوت ئەگەر خورما لەسەر ئەو شاخانە دروست بێ جارێکی تر شۆڕشی کورد دروست دەبێتەوەکو لە 75 باسی کورد و کورد بووە. کورد جارێکی تر شۆڕشی خۆی و بەرخۆدانی خۆی دروست کردووە. بۆی ڕاپەڕی نەتوانم بڵێم سەرەتای نەمانی ئەو ناوئومێدی و دەواازەیەک بوو بۆ گەیشتن بە ئەو ئاواتە لە میژینەی کە کورد هەیبوو بۆ حکومکردنی منتیقەکانی خۆی، بۆ گەیشتن بە مافەکانی خۆی و هەموو ئەو دەستکەوتانەی کە بە دەستمان هێناوە بەڕاستی ئەتوانم بڵێم هەمووی بەرهەمی ڕاپەڕین و بەرخۆدانەکەی ئازارینەوە یەک بوو. هەموو کارێک کە مرۆڤ ئەنجامی ئەدا بە دوا ئەنجامێکە ئەگەڕێ، بە دوا کۆتاییەکە ئەگەڕێ. مازانین کە شۆڕشە یەک لە دوایەکەکانی کورد هەمووی بە شێوەیەک لە شێوەکان دووچاری نسکۆیەک هاتوون. ئەگەر سەرکەوتنێکی کاتیشیان هەبوو بێ دوجار ئەو ئامانجە گشتیەی کە ویستیانە بەدەستیان نەهێناوە، بەڵام لە کۆی سەرجەم ڕاپەڕین و شۆڕشەکانی گەلی کورد دەتوانم بڵێم ڕاپەڕین ئەنجام و خاڵی دەستپێکی قۆناغێکی نوێ بوو، دەستپێکی قۆناغێک کە ئێمە لە تەمەنێک ئاوارەی دەربەدەری کۆڵ بە کۆڵی ماڵوێرانی کوشت و بڕ ڕزگارمان بوو، هاتینە قۆناغێکەوە کە بتوانین خۆمان بەڕێوەبەرین حکوومەتێک دروست بکەین کە حکوومەتێکی خۆماڵی بێ، کەسی تر بەسەرمانەوە حکم نەکا کە هەرچەند ئێمە لەوە بڕوانی لە ماوەی ئەم 32 ساڵی کە ڕاپەڕین کراوە کۆمەڵێک قۆناغی تر هاتووەتە ئاراوە، بەڵام دوجار ئێمە تاوەکو ئێستا توانیمانەکە چۆن ئەڵێ دەستکەوتەکانی ڕاپەڕین لایەنی کەم پارێزین. ئەم قەوارەیە کە پێڵێن هەرێمی کوردستان بەو شێوەیە کە هەیە جێبەجێ بکەین. من وەکو خۆم ئەوەی کە بیرم بێ ئێمە پاش نسکۆی شۆڕشی ئەیلول ئاوارەی ئێران بووین لەبەر پێشمەرگایەتی باوکم، یعنی هەستێکی زۆر نامۆ بوو. تۆ تاوەکو ئێستا لە کەش و هەوایەکان نەژیاوی کە وڵاتی خۆت بێ کە لە ناو خزم و کەسوکاری خۆتابی. ئەمە ئەوەی هێنایە ئاراوە کە تۆ بتانی بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆت، یعنی کەشێکی تازە، قۆناغێکی تازە. ئەو سەردەمانە ناوی پێشمەرگە قوتسیەتێکی زۆر زۆری هەبوو. ئەوەی کە دێتەوە خەیاڵم لە ئیزگەی دەنگی کوردستانەوە سات بە سات هەواڵی سەرکەوتنی پێشمەرگە بڵاوە کرایەوە. یعنی ئەمە بە تایبەتی بۆ ئێمە کە لە ئاوارەیی بووین کە ماوەیەکی زۆر و دوور و درێژ لە دوورە وڵاتی بووین، هەستێکی زۆر خۆش بوو. هەستێک بوو کە ئەتوانم بڵێم لەگەڵ هیچ هەستێکی ترا بەراورد ناکرێ. ئەمە بە کورتی ڕاپەڕین قۆناغێک بوو کە لە هیچ قۆناغێکی تر ناچوو، نە لە قۆناغی پێش خۆی نە لە قۆناغی دوای خۆی. گوتەیەکەیەکڵێ هەموو پەتێک لە باریچیا بچڕێ، بەڵام پەتی زۆرداری لە ئەستوریا بچڕە. ئەوەی کە ڕژێمێک لە دوایەکانی عێراق لە ڕابردوو دەرحەق بە گەلی کورد ئەنجامیاندا لە
کوشتن و لە قەتڵ و عامکردن و لە ماڵوێرانکردن و لە بردننی ئابوووریەکەی لە سەرۆت و سامانەکەی لە هەموو شتێکی ئەم نیشتیمانەیان برد. زوڵم و زۆر وای کرد کە پەتی زۆرداری ئەستور ببوو ڕقێک دروست ببێ بەرامبەر بەم دەسەڵاتەنا لەبارەی دیکتاتۆری حزبی بەعز. میلەتی کورد هەموو بە یەک دەنگ بە یەک ڕەنگ وابوو کە ڕاپەڕینێک بکەن بە شێوازێک کە ڕژێمی پێشووی داپڵۆسێنەری عێراق لە ناوبەرن وە سەریان پان بکەنەوانەیە و ڕاوەدویان بنێن لەم سنوورانێک کە هەیە لە هەرێمی کوردستانی ئێستا، واتە خاکەکەی پاک بکرێتەوە لە تۆی ناپاچی و لەو تۆی کە ئەویست کورد قات و قڕ بکە. بە خۆشحاڵێەوە ئەگەر بڵێم دەرفەتێکی زێڕێنی کورد بوو لە ڕابردوو کە کورد توانی پێگەیەک شوێنێکی ئارام بۆ هەموو کوردانی دنیا دابین بکە لە هەرێمی کوردستانی ئێستا. تۆ کاتێک ئەگەیتە قۆناغێک کە شتە لاوەکیەکان کاڵە بێتەوە بۆ دەرەکەوێ کە پێویستە تۆ بەیەکەوە یەکدەستبی. قۆناغی ڕاپەڕین بەو شێوەیە بوو، ئەو بارودۆخەی کە هاتووە ئارەوە پاس شەڕی کوێت لاوازی حکوومەتی بەعز پێویستی بەوە هەبوو کە بە یەکدەنگی بە یەک ڕەنگی بە یەکدەستی حیزب و لایەنە سیاسیەکان هەروەها خەڵکی ناو کوردستان جەماوەری ڕاپەڕیوی کوردستان بە یەکەوە بەرنامەدا ڕێژیەکی پتەو بکەن بۆی بتوانن کە ئەنجامی ڕاپەڕین بچننەوە. ئەمە خاڵێکی زۆر زۆر ئیجابی بوو لە سەرکەوتنی ڕاپەڕینا، چونکە ئەگەر بەو شێوەیە نەبووایە وەکو هەندێک دەستکەوتی حیزبی ئێمە سەیری ڕاپەڕینمان بکردایەوە هەر حیزبە و هەوڵی بۆ خۆی بواە هەر کەسە و لە لای خۆیەوە هەوڵی بەرژەوەندی خۆی بدایە بە تەئکید ئێستا ڕاپەڕینەوە ئەنجامەی نابوو. بەڵام سوپاس بۆخوا ئەو هاودەنگیەی حیزبە سیاسیەکانی کوردستان هەروەها خەڵکی ڕاپەڕیوی کوردستان کارێکی تر کرد کە ئێمە بتوانین ئەنجامی ئەو ڕاپەڕینە تاوەکو ئێستا بەو شێوەیە ببینین. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی هەشتا کە بەری کوردستانی لە دوای ئەنفالەوە دروست دەبێ، ئەمە هەنگاوێکی زۆر بەهێز بوو کە هێزە کوردستانیەکان بە تێکڕا توانم بڵێم خۆیان لە بەرەیەکی یەکگرتووە دروست کردەوە. ئەمە وای کرد کە بتوانن کە دەواازەیەک بکرێتەوە یاخود دەرفەتێک بۆ کورد لە ساڵ لە دوای 90 بۆ 90 بۆ 91 کە جەنگی کەنداوی یەکەم بڵێن ڕوویداوەی تاگیرکردنی کۆیت لەو کاتا ئەو گرنگیەی بەری کوردستانیەوە بوو تەنزیم و یاخود سەرکردایەتی لە ڕووی ئەسکەری و لە ڕووی سیاسیەوە سەرکردایەتی ئەوەی کرد. وەلەو بۆ خۆی من وەکو ڕێی خۆم وەکو چاودێرێک باسی بکەم ڕاپەڕین پەن خواردوو بووی ناو هەناوی میلەتێک بوو. ڕاپەڕینێکی خۆڕسکانەی میلی نەتەوەیی بوو بەرامبەر بۆ زۆڵم و کارە ساتەی کە بە کورد و بە خاک و بە ژیان و بە شەرف و کەرامەتی کورد کرا. بەڵام دەوری بەری کوردستانی بەڕاستی دەورێک بوو کە کورد لەو کاتا ئەگەر لە چوارچێوەی چەند حیزبێکی پارچە پارچەکرا و جیاباش و ئەمانات بووایە بەڕاستی نەی ئەتوانی بە شێوێک لە شێوەکان ئەو ڕاپەڕینە ئەو سەرکەوتنە بەدەست بێنێ کە هێنای. یەکێک لە گرنگیەکانی تری ڕاپەڕین ئەوە بوو ئەو کارە ساتانەی تر ئەو ڕووداوانەی تر کە لە دوای ڕاپەڕین هاتەکایەوە. مەسەلەن لە دوای ئەوەی کە ڕژێم بە ئاگر و ئاسن هاتە ناو بابەتەکەەوە و زۆر لەو ناوچانەی کە کوردستان ڕزگار کرابوو دەستی بەسەراگرتەوە، ئەوە بوو کورد وەکو میلەت ڕەفزی هاتنەوەی جارێکی تر ڕژێمی عێراقی کرد بۆ ناوچە کوردستانیەکان، کۆڕەوەکەی لێ هاتە ئارام. ئەو گرنگیە
لە کۆڕەوەکار سەرباری و کارە ساتەی کە لە کۆڕەوە بینمان سەرباری ئەو مەینەتیانی کە میرەتەکەمان لە سنوورەکانی تورکیا و ئێران و شاخ و چیاکانی کوردستان بینی ئەمە وای کرد کۆدەنگیەکی ڕەیەکی گشتی جیهانی لەسەر قەزەی کورد بێتە کارەوە ڕاستە سەرەتا لە ڕووی ئینسانیەوە بوو بەڵام بابەتەکەی گوازرایەوە بۆ ئەوەی کە بڕیارێک لە ئەنجومەنی ئاسایش دەربچێ و ئەو بڕیارە ناوچەیەکی ئارامی بۆ کوردەکان لێهاتەکایەوە ئەوەی کە لە ڕابردوو ئێمە هەموو شتێکمان لە دەستدا بێت لە ئەنجامی دوورکەوتنەوەی هێز و لایەنە سیاسەکان بۆ لەیەک ئیتر بە هەر هۆکارێک بوو بێ هۆکاری بابەتی بوو بێ هۆکاری نابابەتی بوو بێ هەرچ هۆکارێک بوو بێ بەڵام لە بەرەی کوردستانی و لە پێش ڕاپەڕین لایەنە کوردەکان بە خۆشحاڵەوە بۆ جارێک کە یەکیان گردووە بە یەک دەست و بە یەک دەنگ بە یەک بازوو توانیان ڕژەمێک لە ناوبەرن ئەمەش ئەوە دەرئەخا کە توێژینەوە ئەگەر بکرێت لەسەر ئەم بابەتانەی کە لە ڕابردوو ڕویان ناون کورد هەرچ کاتێک یەکگرتوو بوو بێ زۆر شتی بەدەستهێناوە بەس هەرچ کاتێک یەکگرتوو نەبوو بێ ئەو شتانەشی کە هەی بووە لە دەستی یاوە لەسەر مێزی گفتوگۆ بوو بێ یاخود بە شەڕ بوو بێ ئەگەر یەکگرتوو نەبوو بێ لە دەستی یاوە بەڵام هەرچ کاتێک کورد یەکگرتوو بوو بێ ئیمکان نییە هیچ کەسێک نەیتوانیوە کە ئەوەی کە کورد هەیەی لێی بسەنێت تەنها گرفتی کورد تەنها خاڵی لاوازی کورد ئەوەیە کە زۆربەی جارەکان یەکگرتوو نییە. ڕاپەڕینی کورد ئەوە بوو کە کورد یەکگرتوو بوو و توانیان بە یەکگرتووی ڕژێمێکی داگیرکرد لە ناوبەرن کە هێزی نابەرامبەر هەبوو هێزی نابەرامبەر بەو مانایی کە ڕژێمێ تۆپ و تانک و تیارەی هەبوو دەوڵەتانی دنیا لە پشتی بوون بەڵام ئێمەی کورد تەنها بە هێز و بازووی جەماوەر تەنها بە ڕاپەڕینی جەماوەری توانیمان ئەو هێز و دەسەڵاتە لە ناوبەرین وەڕاودوو بنرێن و دوور بخرێنەوانێ لە خاچی پاچی کوردستان یەکێک لەوەی کە ڕاپەڕین جا دەکاتەوە ڕاپەڕین کە ڕوویدا ئەتوانم بڵێم لە ڕووی هەستی نەتەوایەتی و لە ڕووی سایکۆلۆژی میلەتی کوردەوە کورد لە هەر شوێنێکی دنیا بوو بێ پێی خۆش بوو و پشگیری ئەو ڕاپەڕینەی کرد کوردێک لە بەسڕە بوو پێی خۆش بوو کوردێک لە ڕۆژهەڵات و لە باکوور و لە ڕۆژ ئاوا بوو پێی خۆش بوو بە شێوێک لە شێوەکان ئومێدێکی بۆ دروست بوو یەکێک لەو خاڵانە خاڵێکی خۆرسکی میلی ئۆکۆڵێک کورد ئاسا بوو خاڵێکی تر کە جای دەکاتەوە ئەو بوو کە بەرەیەک هەبوو سەرپەرشتی دەکرد خاڵێکی تر کە جای دەکاتەوە لە ڕاپەڕینەکانی تر یا خۆشۆڕسەکانی تر ئەوە بوو کە ڕاپەڕین توانی پشتیوانیەکی نێودەوڵەتی بۆ خۆی بێنێتەکایەوە ڕاپەڕین توانی کەیسی کورد لە کەیسێکی ئینسانیەوە بگوێزێتەوە بۆ کەیسێکی سیاسی لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا بۆ یەکەم جار لە ئاستی نەتەوە یەکگرتووەکان بڕیارێکی نێودەوڵەتی بۆ کورد هاتەکایەوە کە ناوچەیەکی ئارامی لە کوردستانە ناوچەی دژەفڕینی پێ دەڵێن هێنایەکایەوە یەکێکی تر لەوانەی کە ڕێگای خۆش کرد بۆ ئەوی کورد خودمختاری خۆی وەربگرێ و ناوچەکانی خۆی بەڕێوە بەرێ گرنگیەکانی تر لە دوایەوە دەرکەوتن کە کورد دوایەوەی کە ڕژێم بەهۆی سیاسەتێکەوە بەهۆی بیرکردنەوەی خۆیەوە بیری لەوە کردەوە کە ئەگەر دام و دەستگاکانی خۆی لە ناوچە کوردیەکان بکشێنێتەوە ئەوە کورد تەسلیم دەبێ و کورد ناتوانێت خۆی بەڕێوە بەرێ ئەمە وای کرد کە هەڵبژاردن دروست بێ و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بێتەکایەوە و دامەزراوەکانی هەرێمی کوردستان کارا بکرێتەوە و جارێکی تر خۆی کورد بتوانێت حکومداری خۆی بکە بەڕاستی هەرچەندێک باسی بکەین جیاوازی هەیە لەگەڵ ڕاپەڕینەکانی تر و ڕەنگە خاڵی هاوبەشیان زۆر بێ بەڵام خاڵی جیاوازیشانە بۆکو باسم کرد ئێمە قۆناغی دوای ڕاپەڕین قۆناغی خۆبەڕێوەبردننی خۆماڵی بوو ئێمە و دەسەڵاتی کە لە شاخ هەمان بوو شێوازێکی تری هەبوو چونکە لەبەرەوەی تەبیعەتی حکمڕانی لە شاخ
لەگەڵ شارە جیاوازە. ڕاستە ئێمە بە پێی شۆڕشەکان بۆ نمونە لە ساڵی 1964 پارتی دیموکراتی کوردستان ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەبووە کە بەدیلێک بووە بۆ حکوومەتی خزمەتگوزاری لە ناوچە ئازادکراوەکان کە لە سەرۆکی عشیرەتەکان هەروە کەسانی سەربازی خەڵکی ئەکادمی هەروەها سەرکردایەتی شۆڕش پێک هاتووە. ئێمە لە ساڵی هەفتایە سیستەمی خۆبەڕێوەبردنمان هەبووە پاش ڕێکوتنامە 11 ئازار لەگەڵ حکوومەتی عێراقا، بەڵام قۆناغی دوای ڕاپەڕین جیاواز بوو لەبەر ئەوەی تۆ حیزب و لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی تر هاتبوونە مەیدانەکەوە. جگەل لە پارتی دیموکراتی کوردستان حیزبی تریش لە ساحەکەیە هەبوو، تۆ پێویستە بە هاواهەنگی هەبوو لەگەڵ سەرجەم حیزبەکانە. هەروەها قۆناغی خۆبەڕێوەبردن لە سەردەمی ڕێکەوتنامە 11 ئازار جیاواز بوو لەوەی پاش ڕاپەڕین. ئەوەی 11 ئازار تۆ لە سایی مەسەلەن لە ڕێکەوتنامەیەک لەگەڵ حکوومەتی عێراقیە، بەڵام ئەمەی تریان دووار ڕاپەڕین تۆ خۆت حکمی خۆت ئەکرد لە چوارچێوەیەکە کە دەورە درابی، چ بە عێراق، چ بە ئێران، چ بە تورکیا، چ بە سووریا، هیچ دەستێکی هاوکاریەکرد نەبوو. بەڵام خۆشیەکەی لەوەیە بوو کە ئەو ئەزمونە زۆر بە سەرکەوتووی توانی ئەو مەرحلە ئینتقالیەی کە پێویست بوو لە خەباتی شاخەوە بۆ شوار بیگوازینەوە ئێمە بە سەرکەوتووی تێمان هەڕان. بەتەکید ئەگەر سەیرێکی پانۆرامەی ڕووداوەکان بکەین، یعنی ئەو ڕاپەڕینی مناڵێک بوو کە تازە پێگەیشت لە کوردستانە، ڕاپەڕینی کرێکارێک بوو، ڕاپەڕینی جوتیارێک بوو، ڕاپەڕینی خەڵکێکی وەکو بڵێن عشایر بوو، ڕاپەڕینی مامۆستایەک بوو، ڕاپەڕینی مهندیسێک بوو، ڕاپەڕینی پزیشکەکان بوو، ڕاپەڕینی هەموو چین و توێژەکانی کوردستان بوو، حتا ئەوانەشی کە هەتا ئەو دقە بە هەر هۆیەک بوو بوون پاڵیان بە ڕژێمەوە نابوو یاخو مستەفید بوون لە ڕژێم، ئەوانیش وازیان لەو کاریان هێنا و هاتنە ڕیزی میلەتەکەیانەوە. و بۆیە بەڕاستی ئەمە خاڵێکی درەوشاوە بوو کە کورد بەعام خۆی بە خاوەنی ڕاپەڕین دەزانی و هەموو خۆیان بە خاوەنی هەموو هێز و لایەنە سیاسەکان دەزانی و ئەم ڕاپەڕینە گشتگیر بوو، بۆیە هەر لە شارێکەوە دەستی پێکرد، بەڵام بۆ زۆربەی ناوچەکانی کوردستانی گرتەوە و بۆ یەکەم جار بوو لە مێژووی کووردا کە کەرکووکی دڵی کوردستان ئازاد کرا و هەتاکو و سنووری نزیکی حەمرین تقریبەن کورتوانیە و ناوچانە ئازاد کرا و جارێکی تر کوردستانیەتی خۆی سەلماندەوە و ئەمە هەمووی ئەو خاڵانە بوو بەڕاستی ڕاپەڕین هێنایەکایەوە و جارێکی تر گەلی لە وەکو ئەڵێ لە ورە و تینێکی بەخشیەوە بە کورد کە ئەو ورە و تینە بوو کە کورد پێویستی پێبوو لەو کاتەدا و کورد لەو ناومێدی و کارەسات باریە بەڕاستی ڕزگار کرد و هەموو ئەو تاوانانەی ڕژێمی بەعسی ئاشکرا کرد کە بەرامبەر بە میلەتەکەمان کراوە کە ئەمە خاڵێک بوو بۆی تر بەڕاستی خەڵکی تر بەڕاستی پەندی لێوەربگرێ و کوردستانە بینین تا ئەم ڕۆژی لەگەڵاوێ ئەو بەرهەمە دەخوا و کوردستان ئازادە لەخوا بزیاد بە خۆشحاڵەوە ئەوەی کە بڵێن هەتاکو لە هەندێک شوێن لە هەندێک جێگا هەتا پێشمەرگە گەیشت بێتە شوێنەکە هاوڵاتیان توانیویانە مۆڵگەکان پاک بکەنەوانە لە ڕژێم. من ئەو کات ڕاستە مناڵ بووم، بەڵام بەبیرمە کە جەماوەر چۆن ڕژێمی داگیرکەریان ڕاوەدوو ئەنا چۆنیان ئەگرتن، چۆن زیندانیان ئەکردن و دواتر بە خۆشحاڵەوە کوردێکێک بوو لەو میلەتانەی کە
دیلی نەکوشتووە کوردێکێک بوو لەو میلەتانەی کە دیلەکانیان ئازاد کردوایی و نردیانەوە بۆ باوەشی دایک و باوکی خۆیان بەڵام ئێمە ئەوەی کە گرنگ بوو بەدەستهێنانەوەی خاک بوو دروستکردنی قەوارەیەک بوو بۆ هەرێمی کوردستان لەسەر ئەم خاکە و هەموو کوردانی چوارپارچە هەموو کوردانی دنیا لە هەر شوێنێک بن دڵنیام ئارامیان هەیە بەم خاکەی کە ئێستا هەیە کە وەرگیراوەتەوانێ هیواخوازین بۆ ئەوەی کە پارچەکانی تری کوردستان بە هەمان شێوەی هەرێمی کوردستان بتوانرێ ئارامی بۆ بگەڕێنرێتەوە بتوانرێت لە دەست داگیرکرد دەربهێنرێتەوە ئەوەی کە ساڵەهای ساڵە داگیرکردنی پارچەکانی کوردستان بەسەر کووردا سەپێنراوە لەلایەن دەوڵەتانی دنیا و لەلایەن وڵاتانی ئیقلیمەوانەیە کە بە هەرچ پەیماننامەیەک بوو بێ بە هەرچ ڕێکەوتنێک بوو بێ کورد بۆتە قوربانی و هەندێک میلەتی تری منتیقەکە هەن وەکو کورد قوربانین بۆیە پێویستە سەردەمی ئەوەیە کە ئیتر خاوەن قوربانی ئەو مەزلومێتی کە هەیەی قوربانیەکانی قەرەبوو بکرێتەوانێ خاکەکەی بۆ بگەڕێنرێتەوانێ کوردێکێکە لەو میلەتانەی کە دەوڵەتانی دنیا پێویستە هاوکاری بن پشتیوانی بن چۆن لە شەڕی داعش ئێمە هاوپەیمانان هاوکارمان بوون بۆ پارێزگاریکردن لە خاک و چیانی ئێمە پێویستە دەوڵەتانی دنیا هاوکارمان بن بەوەی کە لەم سەرخاکە تۆلەرانسەیە لەم سەرخاکە پێکەوە ژیان هەیە پێکەوە هەڵکردن هەیە لە بینی کەمەنەتەوایەتی و لە بینی ئەدیان و لە بینی هەموو بیر و باوڕەکانە ئەمە نمونەیەکی جوانە بۆ دنیای دیموکراسی نمونەیەکی جوانە بۆ ئەوەی کە کورد ئەتوانێ وەکو میلەتانی دنیا بە گیانێکی ئارام و بە تەبایی ژیان بکات بۆیە پێویستە ئەم خاکە پارێزگاری لێ بکرێ هاوپەیمانانی کورد بتوانن قەرەبوویەکی زیانەکانی ڕابردووی کەبەر کورد کەوتووە قەرەبوویەک بکرێتەوانێ بەوەی کە چیانێکی سەر بەخۆی بۆ دابین بکرێت لە داهاتوو هەرچ کاتێک کورد گەیشتە ئەوەی کە چیانێکی سەر بەخۆی هەبێ ئەتوانین بڵێن ڕاپەڕینەکەی کە کردومانە بۆتە بنەمایەک بە خۆشگوزەرانی کورد لەبەرەوەی ئامانجی سەرەکی کورد هەموو ئەو شتانەی کە هەبووە هەتاکو ئێستا بە تەسەوری من وەسائل بووە بۆ ئەوەی کە ئێمە لە داهاتوو چیانێکی سەر بەخۆمان هەبێ ئامانجی کورد چیانێکی سەر بەخۆیە پاڵپشتی خەڵکی کوردستان ئەتوانم بڵێم فاکتەری هەرە سەرەکی سەرکەوتنی ڕاپەڕین بوو لەبەرەوەی حیزب و لایەنە سیاسیەکان پێشتریش بە خەواتی چەکداری لە شاغ بەشدار بوون بەڵام لەبەر ئەوەی هەلومەرجێکی وا لەبار نەهات بووە ئاراوە کە ئێمە بزانین تا چەند خەڵکی کوردستان لەگەڵ ڕاپەڕینێکی سەرتاسەرین هەرچەند هەندێک ڕاپەڕینی جوزئی لە قەڵازێ لە هەڵەبجە لە ساڵانی بەر لە ڕاپەڕین ئەنجام درابوو بەڵام لەبەر ئەوەی هەلومەرجەکە بەو شێوەیە لەبار نەبوو حکوومەتی بەعز حکوومەتێکی میلیتاریتەی زۆر بەهێز بوو نەتوانرا ئامانجەکان پێک بێنن بەڵام لە ڕاپەڕینە لەبەر ئەوەی پاڵپشتی خەڵکی کوردستانی بە یەکجاری لەگەڵا بوو حیزب و لایەنە سیاسیەکان توانیان بە قۆناغێکی جیاوازەوە سەرکردایەتیەکی جیاوازی ئەو ڕاپەڕینە بکەن بە وەکو پێشتریش باسم کرد ئەو کەش و هەوایی لە ڕاپەڕینە هەبوو یعنی ئێمە ئەگەر بمانەوێ ئێستاش خزمەتی کوردستان بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو نەفەسەی ڕاپەڕین بۆ ئەو هەست و سۆزەی کە کاتی خۆی هەمان بوو پاش تەمەنێکی زۆر لە داگیرکاری لە زۆڵم لە کوشتن و بڕین ئەگەیتە ئەوەی کە ئازاد بی بە ئازادی ما ڕای خۆت دەربڕی بە ئازادی ئەو هەڵبژاردەی کە هەتە هەڵی بژێری هەروەها سیستەمێکی حکومڕانی بەویستی خۆت بێنیتە دی ئەو قۆناغێکی ئەتوانم بڵێم زۆر زۆر چێژبەخش بوو قۆناغێکی بێوێنە بوو کە ئەوەی لەو سەردەمەیە ژیابێ ئێستاش ئەگەر جار بەجارێک گوێ لە سرودەکانی ئەو سەردەمە بگرێتەوە کە لە ئێزگەکانەوە پەخشەکرا هەمان کەش و هەوا و نۆستالژیای ئەو سای بۆ دروست دەبێتەوە کە کەش و هەوایەکی زۆر جیاواز بوو. لەگەڵ گزنگی خۆرەتە و لەگەڵ کوڕەی ڕووبار و ئەو بەعشقێکی بەجین و تەو طبعا قۆناغی دوای ڕاپەڕین ئێستا ئێمە باسی مێژوێک دەکەین زۆربەی زۆری تێپەڕیوە من وەکو کوردێک وەکو کوردێکی نەتەوەیستەی دەکەم بەڕاستی
ئێمە لە سەرەتادەوە هەنگاوی زۆر باشماننا هەم بە تەعاملکردن لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکاندا و هەم بەوەی کە فراهەمی شەرعێتێکی یاسایی و شەرعێتێکی میلی بکەین بۆ ئەو دەوڵەتداری و حکومداری خۆمان لە ڕێگەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەداخەوە دەستە دەرەکیەکان و ناکۆکی ناوخۆیی بوو بە ئاستەنگ و لە زالیش ئاستەنگە لە بەردەم چنینەوەی یاخود گەیشتن بە مەرامە گەورەکانی ڕاپەڕین کە ئێمە ئاستەنگ و ناڕەحەتی زۆری هاتە بەردەم ئەوە ئێمە بەڕاستی ئێستا دوای ئەوەندە ساڵ بەرهەمەکەمان لە بوونی دەوڵەتێکی سەربەخوا ببینایەتەوە و ئومێد دەکەین هیچ میلەتێک نییە تووشی ئاستەنگ و ناڕەحەتی نەبێت لە سەرەتای کای حکومداری خۆیان بەڵام ئەبوایە ینی ئەکرا ئێمە باشتر بین و ئەکرا ئێمە ئەو ئاستەنگانە زووتر تێپەڕێنین وەکرا ئێمە بە بیرێکی گشتگیری و بە عقلەتێکی نەتەوەیی فراوانەوە کە هەموو دەلاقە بڵین لۆکاڵیەکان تێپەڕێنێ بگەین بە ئاستێک کە بتوانین ئێمەش وەکو میلەتانی دنیا کە هیچمان لەوان کەمتر نییە خاوەن کیان و دەوڵەتی خۆمان بین و ئێستش کە کیانی قوارەی هەرێمی کوردستان هەیە کە قوارەیەکی دەستوریە توانی بگات بە مافە دەستوری و یاسایەکانی خۆی لە چوارچێوەی عێراقدا ئێستش ئەم قوارەیە ئومێدی میلەت و ئازادی خوازانی کووردە میلەتی ئومێدی کورتپەروەرانە کە بتوانین ئێمە ئیدامەی پێ بدەین و بتەویکەین و بەهێزی کەین بەرامبەر ئەو ڕەشەبا و ئەو تەحەدیا و ئەو باوگشانەی کە بەردەوام ڕوبەڕووی قوارەکەمان دەبێتەوە. دەستکەوتەکان ئەوە بووە کە کورد چیانێکی دروست کردووە بۆ خۆی کورد لە ڕووی دیبلۆماسیەوە توانیوێتی لەگەڵ دەوڵەتانی جیهانە کۆنتاکت دروست بکە کورد توانیوێتی ئابوووریەک بۆ خۆی لەم سنوورە جوغرافیی کە هەیەی دابینی بکات و هەرچەند بەداخەوانێ ئەمانەی کە دژایەتیکردنی کورد زۆر هەیە لە ناوبردنی چیانی کوردی زۆر هەیە ئەو چیانەی کە کورد دروستی کردووە پەرلەمان و حکوومەتێکی خۆی هەیە لەم هەرێمی کوردستانەیە ئەیانەوێت لە باری بەرن ئەیانەوێت نەیهێڵن بەداخەوانە کە کورد هەندێک جار کە یەکگرتوونیە زۆر شتمانەکەوێتە مەترسیەوە بەڵام بە یەکگرتووی خۆمان بە ئیرادە ئەتوانین بڵێن کورد بەقەدەر شاخەکانی کوردستان بەهێزە بێ هەرچ کاتێکە ئەو ئیرادەی هەیەی تەنها یەکگرتوویەک بەکار بهێنێ بەڵام لە هەر حاڵەتێکا کورد یەکگرتوونە بێت هەموو شتێکی ئەکەوێتە مەترسیێوانە یەکدەستی هێز و لایەنە سیاسیەکان سەرکردایەتیەکی پتەوی جەنابی سەرۆک بارزانی هاو ئاهەنگ لەگەڵ ڕەحمەتی جەنابی مام جەلال کە دوو حیزبی سەرەکی بوونەوسا لە شاخیش هەروەها بە دەنگەوە هاتنی دلێرانەی خەڵکی کوردستان توانی ڕاپەڕین بە شێوەیەکی یەکجارەکی سەرکەوتن بەدەست بێنێ هەرچەند کە پاش ئەوە کۆمەڵێک لە پێی وەکو چۆنەڵێ مەعادە لە نێو دەوڵەتیەکان کارێکی کرد کە ئێمە دیسانەوە لە کەرکووک بکشینەوە بەڵام دوجار توانیمان ئەزعەفل ئیمان بەشێکی زۆر لە خاکی هەرێمی کوردستان لەژێر سایە و دەسەڵاتە خۆماڵیە بهێڵینەوە و بناغەیەکیش دانین بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل بێت.